هاوسەرگیری زمانی هاو ئاواز و ئارامیە. لە جوانترین نامەکانی هاوسەرگیری ئەوەیە کە زمانێکی خۆشەویستی بەکاربێت، زمانێکی ڕازگۆیانە و عاقڵانە بێت، زمانێک بێ پڕ لە سۆز و محبەت کە هەموو مانایەکی ڕەحم و لێک تێگەیشتن و پێکۆ گونجاندن لە نێو خۆیدا هەڵبگرێت. لە هەمووی گرنگتر پەیامی ئەوە بە هاوسەرەکەت بدەی ئەگەر چی بێگ و شەش بێ کە ئەو گرنگترین کەسە لە ژیانتدا، بۆیە هەرچەندە مەشغوڵ و بێکات بووی، بەڵام جار ناجارێک هەر بەو زمانە شیرنیەوە نامەیەک بۆ هاوسەرەکەت بنووسە، پێی بڵێ خۆشم ئەوەی بەقەد هەموو دنیا، بەقەد دڵم هەناسەکەم، تەنیا تۆ و بەس، بێتۆ ناژیم کەسەکەم، خۆشمەوەی ئەی ئەزیزتر لە ڕۆحم. ئیبن قەییمیش ڕەحمەتی خۆی گەورەی لێ بێت دەفەرمێت دەچێ خۆشەویستی نێوان دووکە زۆر گەورە بێ، تاوای لێدێ یەکەمیان بە ئازاری دووەمیان ئازار بخواتەوە، بە نەخۆشی ئەو نەخۆشکەوێت بێ ئەوەی بەرامبەریش هەست پێ بکات. ئەمەیە نیشانەی خۆشەویستی ڕاستەقینە.